دکتۆر نەجمەدین هەلو داکانی و ئەوەن دەرکەوتۆ کە لە شاری سلێمانی ژماری کچان زیاترە لە ژماری کوڕان بەڵام بە توشبوون بە شێرپەنجە ژماری کوڕان زیاتر لە ژماری کچان بێبەختی نێمەی پیاو هۆکارەکە ئیتر ئایا بەهۆی ئەوەی کە ڕەبتی بە پیاو زیاتر کۆنتاکتی لەگەڵ ئەو مادەزیان بەخشانە هەیە کە تووشی شێرپەنجێکە بۆ نمونە ڕێژەی جگەرە خواردن لەناو ئافرەتانە کەمترە لە وڵاتی ئێمە لە پارێزگای سلێمانی لە چاو ڕۆژهەڵاتی ناوەڕاست واروە بڵین مەشروب خواردنەوە و دەرمانە کحولەکان کەمترە و دەرمانە زیان بەخشەکانی تر کە ئینسان پێی تووشی ئەدیکشنە بێ زیاتر لەوانەیە لە پیاوە زیاتر بێ لە ئافرەتانە کەمترە ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئەتوانین بڵین بۆچی پیاوان زیاتر تووشی شێرپەنجە بن چکە بۆ شێرپەنجەی سێکان بۆ نمونە شێرپەنجەی دەم و قوڕب و سووریان چووگەدا شێرپەنجەی میزڵدان ینی زۆربەی زۆری نەخۆشەکان جگەرەخۆری کە تووشی نەخۆشیان بەڵام زۆر جار نەخۆش پرسیاریەوەشەکە ئەڵێ خۆ من جگەرەخۆریش نیم و تووشی نەخۆش شێرپەنجەی سێکان بوون بڵێ ڕاستە ئێمە ئەڵێ بەڵام ئەوە لە ڕووی زانستیەوە وازەم لە دەنەخۆشی شێرپەنجەی سیەکان نوێن هیچ گەرەکێشانەیەکێکیان کە هۆکاری بۆ ماوەیی و هۆکارەکانی ترە بەڵێ ڕاستەکەواتە حتا ئەو جۆرانی کە هیچ عیلاقەیەکی بە جگەرەوە نییە هێشتا هەر لە جگەرە خۆرە زیاترە بەکەواتە جگەرە خواردنی چەکە لە هۆکارەکان و لە ساڵ 22 هەموو جۆرەکانی شێرپەنجە ڕێگایەکی گەڕێتەوە بۆ تۆباکەوە بۆ جگەرە و مشتەقاتەکانی